پێکهاتەکانی پەرێزگای کەرکووک جەخت لەسەر تێپەڕانی گرفتەکانی ئێستای کەرکووک دەکەنەوە و ڕایدەگەێنن گفتوگۆ و دانوستان چارەسەری بنەڕەتیە بۆ یەکلایکردنەوەی هەموو کێشەکان. ونحن نرى هكذا أنه حل مشكلة كركوك يتم من خلال كركوكليين. بەڵبڕوای ئێمە چارەسەری کێشەکانی کەرکووک لە ڕێگەی خەڵکی کەرکووکەوە دەبێت، بۆیە پێویستە پێکهاتەکانی کەرکووک ڕاستپاردەکانیان بۆ چارەسەری کێشەکان گەڵاڵە بکەن و لە ڕێی لایەنە پەیوەندیدارەکانەوە لەسەر ئاستی هەرێم و بەغدا کێشەکانی ئێستای کەرکووک تێپەڕێنن. وەکو تورکمان پێمان وایە ڕاگردنی پارسەنگی هەر پێکهاتەیەک دەتوانێت زامنی پاراستنی مافەکان بکات لەم شارەدا. بەر لە هەموو شتێک دەبێ بارودۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە و ئاساییکردنەوەی بارودۆخی کەرکووش لەسەر مستەوای کەرکووک ناکرێت، بەڵکو بێ جزئێک بێ لەو دایۆلۆگە سیاسیە گەورەی کە بەسراوتە بە ئایندەی حکومەتی عێراق، حکومەتی نوێی عێراق واتە عادل عەبدولمەهدی، و تا چەند دەکرێت کورد لە بەغداوە کار بکات بۆی هەموو نقاتەکان پێکەوە ئیدراس بکات. وەزعی کەرکووک عەرەب بێ، کورد بێ، تورکمان بێ، ئەگەر قەرارمان داخیلی نەبێ هیچ حەل نابێ. ئەگەر عەرەب ئەلێ وەڵڵاهی ناتوانم قەرار وەرگرم با بزانم بەغا چی ئەلێ، کورد ئەلێ ناتوانم با بزانم هەرێم چی ئەڵێ، تورکمان ئەلێ ناتوانم با بزانم کامە چی ئەڵێ. بەم شێوەیە کەرکووک مشکلەی کەرکووک ئەوەڵەن حەل نابێ. بە بڕۆی یاساناسێکیش دەستور زامنی مافی پێکاتەکانی کردووە و پێشی وایە کە دەتوانرێت لە ڕێی دیالۆگەوە گرفتەکانی ئێستای کەرکووک تێپەڕێنرێت. لە ڕابردووەوە بۆ نزیکەی ساڵێک ئەنجومەن پەکراوە و دیاریشە لەبەرچی و هۆکارەکەی چی بۆ بۆیە لە ئێستا بەدەوە ناکرێ خەڵکی کەرکووک و دانیشتوانی کەرکووک بکرێتە قوربانی لە پێناو بەرژەوەندی تەسکی حزبی لایەنێک یاخود کەسێک، بۆیە بێ دەست بە دانیشتەکان بکرێتەوە و جێی تەشریعی بڕیاری خۆی بدا بە هەڵبژاردننی پارێزگارێک لەم شارە و لایەنێکی تری ئاساییکردنەوەی بارودۆخە پەیوەندی بە بەغداوە هەیە و بە کە ڕەبتی بە حکوومەتی تازای عێراقەوە بێت لە شخصی جەنابی سەرۆکوەزیرانی تازە عادل عەبدولمەهدی. لە نێوان کێشە و گرفتەکانی ئێستای کەرکووک کە بەشێکیان کەڵەکە بووی دەیان ساڵی حکمی بەعسن لە شارەکە، ڕەوشی کەرکووک دەخوازێت هەنگاوەکان باراستی ئاساییکردنەوە خێرا بکرێت و بە بۆچوونی چاودێرانی سیاسیش لە ڕێی کارەکردنەوەی ئەنجومەنی پارێزگا و دانانی پارێزگارێکی نوێ بۆ کەرکووک دەتوانرێ بەشێکی زۆری کێشەکانی ئێستای کەرکووک چارەسەر بکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.